داعش شاری پالمێرای گر کە شوێنێکی ئاسەواری جیهانی یونسکۆی ساڵی پارلەمان جیمای لە هێزەکانی حکوومەتی سووری ئاستاند. لە ماوەی داگیرکردنی شارەکەدا میلیتانەکانی داعش گەلێک کاری میعماری پڕبایخی ئەو شوێنیان لەگەڵ دوو گومبەزی گەلێک بەرچاوی هونەری واتا بورجی سەرکەوتن 1800 ساڵەوە پێش و برجەکانی بەنیشانەی نێژراوەکانی سەردەمی ڕۆم و گەلێک ئاساواری بێهاوتای نێو مۆزەکەی شارەکەیان وێران کرد. ئەو میلیتانانە هەروەها بە شێوەیەکی بێبەزەیانە سەری خالید ئەسعەدیان بڕی کە دەیرینە ناسێکی بەناوبانگی سووریا و کەسێک بوو پارێزگاری لە ئاساوارەکانی دێرینی پاڵمێرا دەکرد. لە ناوبردننی ئاسەواری کولتوری کە یونسکۆ بە تاوانی شەڕی دەزانێت لە سەرانسەری جیهانەوە بێزاری و محکومکردنی بەدواداهات. لە ماوەی مانگی ڕابردوو پەیکەرسازانی گەلێک لە بەشەکانی جۆربەجۆری سووریا لە شاری بەندەری تارتۆسکۆ بوونەوەتەوە زیاتر لە 40 هێما و پەیکەریان خۆڵقاندووە کە پێشتر لە ناو بردراون. لە نێویاندا شێرێک کە دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ و تا ئێستاش گەلێک کەس و جیانگەر سەردانی مۆزەی شارەکە و پێکەری مەلەکە زینوبیایان کردەوە. ئێمە دەمانەوێت لە ڕێگەی هونەر پەیامێک بنێرین و هیوادارین وەک ڕووناکاییەک بۆ مرۆڤایەتی و شارستانیت بێت و هەموو جیهان ئەو پەیامە ببینێت. لە نێو کارەکانی پەیکەرسازیدا پێکەرێکی خالید ئەسعەد دەبینرێت کە ژیانی خۆی بۆ پاراستن و چاودێری ئاسەوارەکانی دێرێنی پاڵمێرا تەرخان کرد. پەیکەرەکان هێمایەکە بۆ ئەوەی مێژوو درێژەی هەیە و تیرۆریستان ناتوان پێشی بگرن کردەوەکانیان تاوان لە دژی مرۆڤایەتیە و بە پێچەوانەی مێژوویە. ئەو پەیکەرانە بۆ شارە گەورەکانی سەرانسەری وڵات دەبردرێن و پێشانی خەڵک دەدرێن. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.